بەناوی خدای گەورە و میهرەبان ئامادە بوانی هێژا زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستم سپاسی ئامادەبوونی هەموو لایەکتان دەکەم بە تایبەتی بەخێرهاتنی مەترانە بە ڕێزەکان و پیاوانی ئاینی دەکەم کە بەشدارن لەم بوونەیە. سەربەرزین کە ئێمە لە وڵاتێکدا دەژین شانازی بە پێکەوە ژیانی ئاشتیانەی دین و نەتەوە جیاوازەکان دەکەین و بێگومان ئەنکاوە ئەو شوێنەیە کە بە شوێنی پێکەوە ژیان و برایەتی و ئاشتی ناسراوە. 3 ساڵ بەر لە ئێستا بڕیاری بە قەزابوونی ئەنکاوەماندا کە ئەنکاوە بکرێت بە نمونەیەکی هەرە دیار لەسەر ڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە و ئاینە جیاوازەکان. لەو کاتەوە تاکو ئێستا دەبینین کە ئەنکاوە ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و خەڵکێکی زۆر ڕوویان لە ئەنکاوە کردووە بە تایبەتی خوشک و برە کریستیانەکانمان کە بەداخەوە لە شوێنەکانی تری عێراق بە هۆی جیاواز شوێن و ماڵ و حاڵی خۆیان جێشتووە و ڕوویان کردوتە ئەنکاوە. هەرچەندە دڵگرانین کە خوشکبرانی کریستیان لە دەشتی نینەوە لە بەغدا لە ناوچەکانی تر لە سووریا مەجبور بوون و ناچار کران کە شوێنی خۆیان بەجێ بێڵن. لە هەمان کاتدا شانازی دەکەین کە ئەنکاوە بووەتە شوێن و پەناگەیەک و هەموو کریستیانەکان لەم دەڤەرە و هەرچەندە ژمارەی دانیشتوانی کریستیانەکان لە شوێنەکانی تر کەم دەبێتەوە، دەبینین کە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ ئەنکاوە بەرەو پێشەوە دەچی فراوانتر دەبێت، ژمارەی دانیشتوانی کریستیانەکان لە ئەنکاوە گەشە دەکات. جێی شانازیە کە خوشکبرانی ئێمە هەز دەکەن ئێرە شوێنێکی ئارامە ماڵی خۆیانە، منەتی تێدا نیە، هەر کارێک بکەین، هەر خزمەتێک بکەین بۆ خوشکبرانی مەسیحی ئەرک و شانازیە بۆ ئێمە. جارێکی تریش من بەخێرهاتنی هەموو ئەو خوشکبرانە دەکەم کە ڕوویان لە ئەنکاوە کردووە و لە هەوڵی بەردەوامیشدا دەبین و ئەوەی بتوانین کەشێکی وا بڕەخسێنین بە سەربەرزی بە کەرامەتەوە ئەوانەی خواستی ئەوەیان هەیە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان بە سەربەرزی بگەڕێنەوە و ئەنکاوە و کوردستان هەمیشە هەر ماڵی ئەوان دەبێت. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوە بۆ ڕاگەیاندنی 2 پرۆژەی گرنگ. یەکێکیان دروستکردنی یەکەی نیشتەجێبوونە، 720 یەکەی نیشتەجێبوون بۆ خوشکبرانی کریستیان لە شاری ئەنکاوە لەوانەی کە هەژار و کەم دەرەمەدن. و ئەو پرۆژەیەکی درێژخایەنە بە نرخێکی گونجاو بە قستێکی درێژخایەن کە هاوکاری ئەو چینە بدات کە لە ڕووی داهات و دەرامەدەوە هەژار و کەم دەرەمەد. حکوومەت یارمەتی و پشتیوانیان دەبێت بۆ دروستکردنی ئەم یەکانە کە بتوانێت باری قورسی ژیانیان بۆ سوک بکات تا ڕاددەیەک. پرۆژەی دووهەم پرۆژەی دروستکردنی پارکی گەورەی ئەنکاوەیە کە ئەو پارکەش جگە لەوەی ساوزایەکی زۆر بەخۆیەوە دەبینێت و هاوکار دەبێت لە ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ دانیشتوانی ئەم دەڤەرە. چەندین شوێنی جیاوازیش لە خۆ دەگرێت وەکو شوێنی وەرزش و شوێنی منداڵان و هەندێک نافورە و کاتی بەسەربردن. هیوادارم خوشکبرانمان بتوانن چێژ لە بوونی ئەو پارکە وەربگرن و زیاتر کاتی خۆشی بەسەر ببن تێیدا و هەمومان بتوانین لەمە دووە هەنگاو بە هەنگاو کاری جدی بکەین دەست لە ناودەستی یەکتر بۆ بەرقەرارکردن و بەرەو پێشبردنی ئاسایش و سەقامگیری لە وڵاتەکەمان. لە کۆتاییدا مژدەیەکی ترم پێ بۆ خوشکبرانمان لە شاری ئەنکاوە، بۆ خوشکبرانی کریستیان ئەوانەی کە بە هاوکاری جیاواز پێشتر لەبەرەوەی ماسکەری
حکوومەتی ڕخاوی ڕژێمی پێشوو یانش ئەو زەویانەی کە بەبەر فڕۆکەخانە کەوتون، هەموو ئەوانەی کە زیانیان پێکەوتووە، ملک و زەوی و شوێنیان زەرەر و زیانیان پێکەوتووە، من لێژنەمان دانەوە و لێژنە کارەکانی خۆی تەواو کردووە و فەرمانمان دەرکردووە بۆ قەرەبووکردنی هەر هەمویان بە شێوازێکی زۆر دادپەروەرانە. هیوادارم ئەمەش ببێتە هۆکارێکی تر کە خەڵکی خۆشەویستی شاری عەنکاوە پێی دڵخۆش بن و ئینشاءڵڵا هەر لە خۆشیدا بن، عەنکاوە ڕۆژ بە ڕۆژ گەشاوەتر بێت، کوردستانیشمان ڕۆژ بە ڕۆژ ئاوادانتر بێت.